لە باشترین سیستەمیشە سیستەمی ئەلکترۆنی جێتەوە. لە درێژەی کاردانەوەکانی بە ئۆنلاینکردنی پرۆسەی خوێندنی ئەمساڵ سکرتارەتی یەکەتی مامۆستایانی کوردستان کۆبوونەوەیەکی ئاسایی ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا تاوتوێی گیر و گرفتەکانی بەردەم پرۆسەی ئەمساڵی نوێی خوێندن کرا. دواتریش لە ڕێگەی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا یەکەتی مامۆستایان پرۆسەی بە ئۆنلاینکردنی سیستەمی خوێندنیان ڕەت کردەوە و نیگەرانی خۆشیان لە دواکەوتن و لێبڕینی نایاسایی موچەکانیان دەربڕی. سەبارەت بە مامۆستایانی گرێبەستیش یەکەتی مامۆستایان کوردستان داوا دەکەن ساڵانی وانەوتنەوەیان بە خزمەت بۆ هەژمار بکرێت. کۆمە پێمانەوە پرۆسە لەناو هۆڵەکان بڕێوە بچێت باشترە لەوەی لە ئەلکترۆنی بێت چونکە ئەلکترۆنی کۆمەڵک هۆکاری خۆی هەیە کەوا دەکات ئامانجەکەی بە تەواوی نەپێچێت. داوا دەکەین کە پێداچوونەوە بەم بڕیارە نەبکرێت و هێشتا بەبەری شێو ماوە. ئاساییشە ئێوە ئەگەر نەختێک پرۆسەکە دواش بکەوێت بەڵام دوزار بەڕێک و پێچی و بە پوختەیی بەڕێوە بچێت و سوودی باشی لێ بکەوێتەوە. مامۆستایان نیگەرانی زۆریان هەیە لە دواکەوتنی موچەکانیان. هەر ئەم جارە ئێستا ئەم مانگە ئەمڕۆ 36 ڕۆژە موچە دراوە موچەی ڕابردوو بەڵام هەتا ئێستا دیار نییە کەی دەدرێت واتە درێژە دەچێشێت. ئەمەش بە ڕاستی نیگەرانی زۆری لەلایەن مامۆستایان لێکەوتۆتەوە و پێشم وایە هەموو زمینەی پرۆسەی پەروەردەش لەبار بێت بۆ دەستپێکردنەوەی ساڵی خوێندن ئەگەر موچەکان دابین نەکرێت بەڕاستی ڕەنگە بە شێوەی ئاسایی خۆی بڕن نەڕاتن و ڕەنگە گرفتی زۆری لۆ دروست بیتن. بۆ ئێمە لێرەوە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان خەمی جددی لەو بابەتە بخوات و موچەکان لە کات و ساتی خۆیان بدات و بە لێبڕینەوەشت کە بەبێ لێبڕینەوە چونکە بەڕاستی ئەم لێبڕینە ئێستا وای لێ هاتووە لەبەر 50 ڕۆژدارێک موچە دەدرێت ببیتە لێبڕینی 160 موچە و لێبڕینەکەش دیار نییە ئایا پاشەکەوتە دەدرێتەوە نادرێتەوە. بۆی ئەمانە هەمووی بۆ ئێمەمانان گرفتن و بۆ پرۆسەی پەروەردەش گرفتن و نیگەرانی قوڵی لێکەوتۆتەوە لەلایەن مامۆستایان ومێد دەکەم کە ئیعادە نەزەر لەو بابەتە بکرێتەوە. ئەندامێکی یەکەتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بچێتە ژێرباری باشترکردنی ژیانی مامۆستایان و کۆتایی هێنان بە لێبڕینی 121 موچەکانیان تا پرۆسەی خوێندن پەکی نەکەوێت و سەرکەوتوو بێت. بە پێچەوانەوە پرۆسەی پەروەردە بەرەو هەڵدێر هەنگاو دەنێت. داکۆشتە سەر ئەوە کرا کە پرۆسەی پەروەردە پەیوەندە بە ژیان و گوزەران و ئابووری و دارایی مامۆستاوە ئەبێت لە پێشنی هەموو شتێکەوە بێت کە مامۆستا بە ژیانی دابین بکرێت ئەم 121 نەمینێت کە لێیان بڕیوە بە نایاسایی. داکۆشتنی سەر ئەوە کراوە کە ئەبێت حکوومەت بێتە ژێرباری ئەوە کە بێت بار و گوزەرانی مامۆستا ڕێخاتەوە لە هەموو مانژێ جارێک لە کات و ساتی خۆی دابێت دوانە کە بیست پاساوێکەوە. ئەگەر حکوومەتی هەرێم بێتە ژێرباری ئەوە بەڕاستی ئەوە پرۆسی پەروەردە سەرکەوتوو ئەبێت و خاڵێکی تر ئەوە بوو کە پرۆسەی پەروەردە لە ڕێگەی ئەلکترۆنی و ئۆنلاینەوە ئەمە پێمان وایە سەرکەوتوو نابێت چونکە لە وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتانی ئەوروپا نەیانتوان لەو قەزیە سەرکەوتوو بن. بۆی ئێمە ئەوە بەکارە ساتێکی پەروەردەی ئەزانین ئەگەر بێت و پرۆسی پەروەردە بە شێوەی ئەلکترۆنی یاخود ئۆنلاینەوە بکرێت ئەکرێت سوودی لێوە بگرین بەڵام ناکرێت بیکەینە جێگرەوەی پرۆسی پەردۆ فێرکردن. بڕیاردرا کە خوێندن بە شێوازێکی ئەلکترۆنی دەست پێ بکەین و ساڵی خوێندنی 2021 بڕیارەکەی وەزارەتی پەروەردە کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا بە جۆرێک نیگەرانی لای مامۆستایان و قوتابیان و کەسوکاریان دروست کردووە و یەکێتی مامۆستایانیش ڕای دەگەێنن پێویستە حکوومەتی هەرێم لە بری بیرکردنەوە بۆ خوێندنی سیستەمی ئەلکترۆنی بیرێک لە ژیان و گوزەرانی مامۆستایان بکاتەوە و کۆتایی بە لێبڕینی موچەکانیان بهێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.